بەڵێ ئەستاوتانە ببینەرانی ئازیزی شارپێچم کاتەوە مکاتێک تاماش ئەمەی دەیبینن ڕێپیاوانی خوێندکارانی پەیمانگای تەکنیکی سلێمانیە دیارە ئەمڕۆ بۆ دووەم ڕۆژە خوێندکارانی پەیمانگای تەکنیکی سلێمانی و بەشێک لە زانکۆ پەیمانگاکانی پارێزگای سلێمانی گردبوونەوە ئەنجام دەدەن و ڕێپێوان ئەنجام دەدەن بۆ لە بەرامبەر وەرگرتنی مافەکانی خۆیان کامان داوای دەرماڵە دەکەن ئەو کات دازدەوە دەکەن کە کێشەی بە شەناوخۆیەکانیان هەیە کاوەکو پێز لە شەناوخۆییان بۆ دابین نەکراوە خزمەت گوزاریان بۆ نەکراوە. ئێستا دەمەوێت نوێنەری خوێندکاران ببدوێنم ئەم کاتت باش. ئێستاەوە لە بەردەم پەیمانگای تەکنیکی سلێمانیەوە بەرەو پارێزگا بینێ پارێزگا بەڕێکەون پێتان وایە داواکارەکانتان بەکوێ ئەگات وە تا چۆن لایانی پەیوەندیدار دێتە سەرخەت؟ پێویست ئەکات لایانی پەیوەندیدار بێتە سەرخەت، یعنی ئەمە شتێکی ئەوەنە بچووک نییە، دوو کەس و سێ کەس نییە تاوەکو پشتگوێی بخات. کۆمەڵە خوێندکاری زۆر کۆمەڵە خوێندکاری مافکورا و کۆمەڵە خوێندکاری کە بێزار لە ژیان کۆبوونەتەوە، یعنی قەناعەتم وایە ئەم خوێندکارانە هیچیان نەمابێ لە دەستی بن. خوێندکارێکە دێتەوە بۆ پەیمانگا 20,000 لە گیرفان یا بێ بۆ 1 مانگ. باشا بێ خوێندکارە چی شتێکی هەبێ کە لە دەستی بات. خوێندکاری پەیمانگا وای لێ بێ 20,000 لە گیرفان بێ بۆ 1 مانگ. حکوومەت تۆ لە کوێی ئیشت چییە؟ خەریکی چی؟ ئەمڕۆ بۆ ڕۆژی دووەمە کە بەم شێوازە ناڕەزایەتی خۆتان دەردەبڕن لە دوێنەوە هیچ لایەنەی پەیوەندیدار و وەزیری خوێندنی باڵا و حکوومەتیش ناتوانێتە سەرخەت بۆ چارەسەرکردنی کێشە. ئێستا تاوەکو ئێستا ئەوەی کە هاتووەتە سەرخەت چەند پەرلەمانتارێکن کە بە پەنجەی دەست ئەژمێردرێن کە باس لەوە دەکەن گڕوتینێک ئەدەن بە خوێندکاران و یاخود فشارێک دروست ئەکەن لەگەڵ خوێندکارانە کە ئەمان لەناو خوێندکاران دەبن، لەناو خۆپیشاندانەکانی خوێندکاران دەبن و کار بۆ ئەوە ئەکەن فشارێکی پەرلەمانی دروست بکەن لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان بە پێدانی دەرماڵە بە خوێندکاران. بەردەوامە بنە سەرم هەڵوێستان. ئێمە بەردەوام ئەبین تاوەکو ئەوەی کە حکوومەت دێتە سەرخەت، تاوەکو ئەوەی کە ڕێگە چارێک بۆم خوێندکارانەدانە، ینی خوێندن بەجددی وا ناکرێت. تۆ دێی دوێنێ سەرۆک بەشی وا هەبووە چووە جگە لەوەی کە خوێندکارەکانی بە نەهاتوو ئەژمار کردووە هەر خوێندکارە و دوو نمرەشی لێشکاندووە. باشە سەرۆک بەشی ئازیز، تۆ کە خۆپیشاندانت کرد، تۆ کە بایکۆتی دەوامت کرد، پرست بە یەک خوێندکار کرد کە تۆ بایکۆت ئەەکەی. باشە منی خوێندکار ئەگەر بایکۆت بکەم یاخود داوای مافی خۆم بکەم ئابێ بێم پرست لە تۆ پرست بە تۆ بکەم بڵێم ئەچم داوای مافی خۆم ئەەکەم. ئێوە دوێنێکە بەشێک لە زانکۆکانیش ناو شار سلێمانی گردبوونەوەیان ئەنجامدا. هیچ هەماهەنگیەکە ئەمڕۆکە ئێوە پێکەوە ژنە بەردەم بینێ پارێزگای سلێمانی؟ هەماهەنگیەکەمان ئەوەیە کە ئەچینە بەردەم پارێزگای سلێمانی و ئەوەندەی من زانیاریم هەبێ زانکۆی قلیاسان گەر ئێستا لەوێ نەبن بەرەو ئەوێ دێن. لەبەرچی ئێمە پارێزگای سلێمانیمان هەڵبژاردووە، ئێمە یەکەی ئیداریمان هەیە لە هەموو شوێنێکە. یەکەی ئیداری لە سلێمانیە پارێزگارە، پارێزگاری ئێمەش بەداخەوە من ئەم قسەیە ئەەکەم. ئەگەر ئێستا ئەم جادەیە قردێلەیەکی سووری لێ بواە پارێزگاری سلێمانی لە بەردەمانە هەبوو بۆ بڕینی، بەس قردێلەیەکی سوورمان نەقسا. ئێستاکە پارێزگاری سلێمانی نەبەدەم خوێندکارانەوە دێ نەگوێشیان لێ ئەگرێ، بەڵام ئێمە ئێستا لەچکەکانی خوێندکارەکسەکانمان کۆکەینەوە ئەیکەین بە قردێلەیەکی سوور، ئەیکەین بە قردێلەیەک وەڵێن جەنابی پارێزگار تکایە تەشریف فەرموو وەرە بیبڕە بۆمان. بەڵێ بەڕێزان ئەم دیمەنانی دەبینن ڕاستەوخۆ گردبوونەوە و ڕێپێوانی خوێندکارانی پەیمانگای تەکنیکی سلێمانیە بۆ بەردەم بینای پارێزگای سلێمانی وا دەیانەوێت لێوێ لە بەردەم بینای پارێزگایە پەیامەکانی خۆیان بدەن بەگوێی بەرپرسانی ئیداری شاری سلێمانی و پەیامەکانیان بۆ دەسەڵاتدارانی حکوومەت و وەزارەتی خوێندنی باڵا بەرز بکەنەوە کاوان داوای بە وتەی خۆیان سەرەتاییترین مافی خۆیان ئەەکەن کە دەرماڵەیە.
بەڵامە دەبینن ڕاگیریکردنە لە هاتوچۆی شۆفێران و ڕاگرتنی شەقامەکەی هاتوچۆی لە شەقامەکەدا بەدەم بینای دادگای سلێمانیە لێرە خوێندکاران بەڕێپێوان دەیانەوێت بچنە بەردەم پارێزگای سلێمانی و لەوێ پەیامەکانی خۆیان ئاراستە بکەن و دەیانەوێت کە بەرپرسانی ئیداری سلێمانی لە نزیکەوە گوێ بۆ داواکاریەکانیان بگرن و هەوڵی چارەسەرکردنی کێشە و گرفتەکانیان سڵاو دەوێم کاتە باش بە شوێکی ڕاستەخۆ لەگەڵتام ئەمڕێەوە بۆچی دەشتە بەردەم بینای پارێزێت سڵاو لێوە بە خێراتنی کەناڵەکەتان ئەەکەم ئێمە ئەمڕۆکە بۆ داواکردنی مافرانی خۆمان دەچینە بەردەم بینای پارێزگای سلێمانی هەڵبەتە دەرماڵە مافێکی شایستەی ئێمەی قوتابیە بەڵام چەندین ساڵە بەهۆی کۆمەڵێک درۆ و کۆمەڵێک بەهانە و کۆمەڵێک بەهانەی ناشایستە و ناڕاست ئەم مافە شایستەی ئێمە لێ سندراوەتەوە و چەندی ساڵە قوتابیان بێدەنگن لە ئاستی ئەم مافە حەق و ڕۆهای خۆماندا ئێمە وەکو قوتابیانی پەیمانگای تەکنیکی سلێمانی ئەمڕۆ قوتابیانی سەردەم پەیمانگا و زانکۆکانی هەموو کوردستان ئەم ڕۆگە هەڵساین بە خۆڕشاندان و گردبوونەوە بۆ داواکردنی مافی ڕۆهای خۆمان بۆ گەڕانەوەی دەرماڵە بۆ گەڕانەوەی ئەو بڕەشایی سەپارەی کە شایانی هەر هەمومانە چونکە ئێمە قوتابین و دوڕۆژی ئەم گەلەین ئێمە دکتۆرەکان و میکانیکەکان و ئەندازیارەکانی ئەم گەلەین ئێمە شایستەی ئەم بڕەپارەین ئێمە شایستەی ئەم مافین پێت وایە کە لایانی پەیوەندیدار وە دەسەڵات بەدەن داواکە ئێوە دێوە تا چەند گەشتبین بۆی کە بتوان ئەم مافە بۆ خۆتان بگیان بێگومان لایانی پەیوەندیدار هیچ باکی بە ئێمەی قوتابی نییە بێگومان ئەوان گوێ لە ئێمە ناگرن بەڵام پێویستەکە کارێک بکەین ئێمە تا ناچار بن کە گوێمان لەبگرن ئێمە ئەمڕۆ ئەم خۆپشاندان و گردبوونەوەیە ڕەنگە هێزی تێبکەوێت لە ڕێگەی چەندین هێزەوە وەکو هێزەکانی پۆلیس و ئاسایش چەندی جار هەڕەشەمان لێکراوە لە ڕێگەی ڕاگران و بڕێبەرانی پەیمانگاکەوە هەڕەشەمان لێکراوە کە بە غیابدان بە فەسڵکردن بۆەوەی داوای ئەم مافە شایستەی خۆمان نەکەین بەڵام ئێمە هەر بەردەوامە بین تاوەکو لایانی پەیوەندیداریش هێنە پێشەوە و مافەکەمان بۆ ئەگەڕنەوە و ناچارن کە وەڵامە بدەنەوە چکە ئێمە ناوەسن سواز بۆ تۆ
بەڵام ڕزان ئێستادا ڕێپێوانی خوێندکارانی پەیمانگاکانی سلێمانی وردە وردە لە بینای پارێزگای سلێمانی نزیک دەبنەوە و دەیانوێت لەبەردەم بینای پارێزگای سلێمانیدا پەیامەکانی خۆیان بدەن بە بەرپرسانی داری شاری سلێمانی و ئەوان دەڵێن کە ئێمە ناوەستین ڕناوەستینە داواکردنی مافەکانمان و تا دەستە بەرکردنی مافەکانمان بەردەوام دەبین لە گردبوونەوە دەرکردنی ناڕەزایەکان.